جی بۆ دیتنە باشتر تەلەفۆنە خوا بزیڤێرینن. Please rotate your phone for a better view and experience. پەیامی ناوەندی بەڕێوەبەری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە بۆنەی دووی ڕێبەندان 79مین ساڵیادی دامەزرانی کۆماری کوردستان. هۆگرانی ئامانجەکانی کۆماری کوردستان. دووی ڕێبەندانی 1324 هەتاوی واتە 79 ساڵ لەمەوبەر گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان یەکێک لە درەوشاوەترین لاپەڕەکانی مێژووی خۆی تۆمار کردو بەکردەوە کیانێکی سیاسی نەتەوەیی لەسەر بەشێک لە جوغرافیای ڕۆژهەڵاتی کوردستان دامەزراند. بە بۆنەی ئەو ساڵ یادە مەزنەوە گەرمترین پیرۆزباییتان پێشکەش دەکەین و ئێوە میراتگرانی کۆماری کوردستان دڵنیا دەکەینەوە تا وەدیهێنانی ئامانجەکانی درێژەدەری ڕێگا و ڕێبازی دامەزرێنەرانی کۆمار دەبین. ڕاگەاندنی کۆماری کوردستان لە مەهاباد لەلایەن ڕێبەری بلیمەت و پێشەوای حیزبی دموکراتی کوردستان قازی محەممەدەوە لە ڕەهەندی جۆرە و جۆرەوە شایانی یادکردنەوە و لێکدانەوەیە. لەدایکبوونی دەسەڵاتی کوردی و لە هەمان کاتدا نێوەڕۆکی ئەو دەسەڵاتە کۆمەڵێک پەیام و دەرەنجامی بۆ گەلی کورد لەخۆ گرتووە کە نەتەنیا لەو ساتە وەختە مێژوویەدا قەتیس نەماوەتەوە بەڵکو ئاسەوارەکانی بۆ ئێستا و داهاتووی خەباتی ڕزگاری خوازی نەتەوەکەمان ماوەتەوە و دەمێنێتەوە. ئەگەرچی کۆماری کوردستان تەنیا لە جوغرافیایەکی سنوورداردا قەتیس مایەوە و بۆ ماوەی 11 مانگ بەردەوام بوو، بەڵام لە ڕووی ئەو کاریگەریەی لەسەر خەباتی نەتەوەیی گەلەکەمانی جێهێشت، هەم جوغرافیای کوردستانی بە هەموو بەشەکانەوە تەنی و هەم تا ئێستاش وەک دینامیزمی بزوتنەوەی نەتەوەیی بەسەر سەرجەم بزوتنەوەی نەتەوەییەوە ڕۆڵ دەگێڕێت. کۆماری کوردستان بە پیادەکردنی ئیرادەی خۆبەڕێوەبەری گەلی کورد، پەرەدام بە زمان و کولتور و خوێندن و هونەر و هەروەها دابینکردنی ئەمن و ئاسایش لە ڕێگەی دامەزراندنی سوپای نیشتمانی و دواتر ناودێرکردنی جەنگاوەری کورد بە پێشمەرگە و هەڵدانی ئاڵای کوردستان و بەفەرمیکردنی سرودی نەتەوەیی و دامەزراندنی چاپخانە و ئێزگەی ڕادیۆ و بڵاوکردنەوەی چەندین گۆڤار و ڕۆژنامە و هەروەها سەروەرکردنی یاسا بەسەر هەموو هاوڵاتیانی کۆماردا و لە هەمووان گرنگتر کۆکردنەوەی کەسایەتیە ئاینی ڕۆشنبیری و سەرۆک عەشیرەتەکان لە بەش و ناوچە جیاوازەکانی کوردستان لە چوارچێوەی حکوومەتی کوردیدا بناغەکانی نەتەوەسازی بە شێوەیەک چەسپاند کە بە تێپەڕبوونی نزیک بە 8 لە ڕووخانی تا ئێستاش گەلەکەمان لە هەموو بەشەکانی کوردستان بە شانازیەوە یادی دەکاتەوە. دامەزرانی کۆماری کوردستان هەڵقوڵاوی پاشخانێکی مێژوویی بوو لە وشیاری نەتەوەیی و ڕەگ و ڕیشەی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیەوە سەرچاوەی گرتبوو کە لانی کەم لە مێژووی هاوچەرخدا بەردەوام زیندوو و بەرقەرار بووە. بە دوای ئەوەی ڕەزاشای پەهلەوی هەوڵیدا دەوڵەت نەتەوەی ئێرانی لەسەر حیسابی تواننەوەی نەتەوە نافارسەکان بنیاد بنێ، گەلی کورد بە هەموو شێوەیەک بەرامبەر ئەو پرۆژەیە وەستایەوە و ئامادە نەبوو بچێتە ژێرباری ئەو ستەمە گەورەیە. لە ڕاستیدا دامەزرانی کۆماری کوردستان ڕەتکردنەوەی دەوڵەت نەتەوەی سەقەتی ئێرانی بوو کە هەوڵی دەدا بە زەبری هێز خۆی بسەپێنێ. ئەو هەڵوێستە مێژوویە لەلایەک گەلی کوردی
بۆ یەکەم جار کردە خاوەن ستاتۆیەکی مۆدێرن و پێشکەوتن خوازی نەتەوەیی و لالایەکی ترەوە سامانێکی بە نرخی خستە سەر مێژووی گەلەکەمان. یەکێک لە تایبەتمەندیەکانی کۆماری کوردستان بڕوامەندی بە تۆلێرانس و پێکەوە ژیانی ئاشتیانە بۆ کە تیایدا سەرجەم جیاوازیەکانی کۆمەڵگەی کوردستانی بە کورد و تورک و ئەرمەنی و هەتا دوایی جێگا ببێتەوە. لە سەردەمێکدا کە زۆربەی دەوڵەتانی ناوچە خاوەن سیستمێکی سیاسی نادیموکراتیک و سەرەڕۆبوون، سەرهەڵدانی دەسەڵاتێکی دێموکراتیک لە بەشێک لە کوردستان، ژیری و ڕێکخراوەی حیزبی دێموکراتی کوردستان و ڕێبەرانی ئەو حیزبە دەردەخا. جەماوەری تێکۆشەری کوردستان ئەو ساڵ لە کاتێکدا بەرەو پیلی یادکردنەوەی دوو ڕێبەندان دەچین کە کۆماری ئیسلامی و کۆمەڵگەی ئێران بەگشتی و ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی با دۆخێکی هەستیاردا تێدەپەڕێ. ڕێژیمی سیاسی لە ئێراندا چ لە ئاستی نێوخۆیی و چ لە ئاستی دەرەکیدا لەگەڵ کۆمەڵی قەیرانی قۆڵ بەرەو ڕوویە. لە ئاستی ناوخۆییدا ڕۆژ لە دوای ڕۆژ کەلێنی نێوان خەڵک و دەسەڵات بەرینتر دەبێتەوە و ناڕەزایەتی چین و توێژە جۆرا و جۆرەکان لە دۆخی نالەبار و تاقەت پڕووکێنی ئابووری کەشی خنکێنەری سیاسی، بەرزبوونەوەی ڕێژەی عەدام و سزا قورسەکان بۆ چالاکانی سیاسی و مەدەنی، کێشە کۆمەڵایەتیە کەڵەکە بووەکان، گەندەڵی سیستماتیک و بەربڵاو لە هەموو جومگەکاندا، بێهیوایی و کۆچی بە کۆمەڵی لاوان و هێزی مرۆیی پسپۆر بۆ دەرەوەی وڵات و سەرنجام تێپەڕینی گەلانی ئێران لە ڕووی زەینیەوە لە ڕێژیمی زاڵ بەسەر وڵاتدا ڕوو لە هەڵکشانە، بە جۆرێک کە تەنانەت زۆرێک لە تیۆریسیەن و شارەزایانی نێوخودی دەسەڵات دام بە ئامادەیی ڕۆحی شۆڕشگێڕی لە نێو کۆمەڵانی خەڵکی ئێران بە ئامانجی کۆتایی هێنان بە دەسەڵات دادەنێن. لە ئاستی ڕۆژهەڵاتی کوردستاندا هەم قەیرانەکان بەربڵاوترن و هەم ئامادەیەکی فراوانتر بۆ ڕێکخراوبوونی ناڕەزایەتیەکان بەدی دەکرێت. ئەوەش وای کردووە خەڵکی کوردستان لە هەموو دەرفەتەکان بۆ دەربڕینی بێزاری و ڕەتکردنەوەی سیاسەتەکانی ڕێژیم بقۆزنەوە و وەک پێشەنگی بزوتنەوەی ئازادیخوازی ئێران دەرکەون. بزوتنەوەی ژینا و بەشداری بەرچاوی خەڵکی کوردستان لە ناڕەزایەتیەکاندا بەراورد بە ناوچەکانی دیکەی ئێران کەسایەتێکی سیاسی ئەو تۆی بە کوردستان بەخشیوە کە چ لە ئاستی نێوخۆی ئێراندا و چ لە ئاستی نێودەوڵەتیدا پەرسی کوردی بەرجەستەتر کردوتەوە و ڕۆژهەڵاتی کوردستانی وەک دەروازەی گۆڕانکاری وێنە کردووە. خەڵکی کوردستان کە هەر لە سەرەتایی هاتنە سەرکاری ئەو ڕێژیمەوە خەباتێکی ناسنامەخوازانەی فرەڕەهەندی دژی دەسەڵات دەست پێ کردووە، پشت ئەستور بە حیزبە سیاسیە نەتەوەیی و شۆڕژگێڕەکانی کە خاوەن پێگەیەکی فراوانی جەماوەرین و بە تایبەت لە بزوتنەوەی ژینا و کۆمەڵێک ڕووداوی تر لەو ساڵانەدا ئەو ڕاستیەیان سەلماند تا ئاستێکی بەرچاوتر بوونەتە جێگای هیوا و هومێدی گەلانی وەزاڵە هاتووی ئێران. لە ئاستی نێودەوڵەتیدا کۆماری ئیسلامی لە پاشەکشەیەکی بەردەوامدایە لە پەیوەندیە سیاسی، ئابووری و ئەمنیەتیەکاندا و با تەواوی لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا تەریک کەوتوتەوە و تەنیا ڕێژیمە دیکتاتۆر و نابەرپرسەکان بە شێوەی سنووردار و بە پێی بەرژەوەندیەکانیان تەعامولی لەگەڵ دەکەن. دروشمە بریقەدارەکانی ڕێژیم سەبارەت بە ڕزگاری گەلی فەڵەستین و ناردنە دەرەوەی شۆڕش کە 45 ساڵە وەک ستراتیژی پاراستنی خۆی پەنای بۆ بردوون لەگەڵ شکستێکی قەرەبوو نەکرا و بەرەوڕوو بوونەتەوە بە شێوەیەک کە زۆربەی گروپە نیابەتیەکانی لە فەڵەستین و لوبنان و سووریە و یەمەن و شوێنەکانی تر کە لەسەر حیسابی سەروەت و سامانی گەلانی ئێران دایمەزراندون و پڕچەکی کردوون لە لێواری داڕماندان. ڕووخانی ڕێژیمی ئەسەد لە سووریا کە وەک خەڵوەتگەی ئەمنی ڕێژیم
بۆ قەڵەوکردنی تیرۆر کەڵکی لێوەردەگرت و بە دەیان ملیار دۆلاری لێ خەرج کردووە، لە ڕووی سیاسی و ئەمنیەتیەوە زەبرێکی گورچوبڕی لە ڕێژیم داوە کە ئەو شکستە تەنانەت هاواری کەسانێک لە نێو خودی ڕێژیمی لێکەوتۆتەوە. ڕەوتی ڕووداوەکان ئەوەمان پێدەڵێ کە کۆماری ئیسلامی ناچار دەکرێت بە تەواوی بگەڕێتەوە نێو قاوغی خۆی و چیتر ناتوانێت یاری بە چارەنووسی گەلی فەڵەستین و گەلانی دیکەی ناوچەکە لە پێناو مانەوەی خۆیدا بکە. با لە بەرچاوگرتنی کۆی قەیرانە نێوخۆیی و دەرەکیەکان و بە سەرنجام بە شکستی ئیدۆلۆژیکی ڕێژیم لەلایەک و کەڵەکەبوونی تووڕەیی و بێزاری گەلانی ئێران لەلایەکی تر بۆمان دەردەکەوێت بەردەوامی حکومڕانی کۆماری ئیسلامی ڕۆژ لە دوای ڕۆژ لەگەڵ ئاستەنگی گەورەتر بەرەو ڕوویە و تێچووی مانەوەی قورستر دەبێتەوە. حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە سەرنجام بۆ هەلومەرجەی لە ئێراندا هاتوۆتە ئاراوە، دەرفەتێکی لەبار بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و ئازادی خوازانی ئێران هاتوۆتە پێشوو، حیزب و لایەنە سیاسیەکان کەوتونەتە بەردەم بەرپرسیارەتیەکی مێژوویی و تەنیا بە یەکگرتوویی و یەکڕێزی دەتوانین دەرەقەتی ئەو قۆناغە بین و گەلی کورد لە کوردستان بە وەدی هاتنی مافە نەتەوەیەکانیان هیوادار بکەین. پێکێنانی پلاتفۆرمێکی هاوبەش لە وەها کات و ساتێکدا ئەرکی لە پێشینەی هەموو لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە و حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەو پێناوەدا هەموو هەنگاوێکی پێویست بۆ دەستەبەرکردنی زەمینەی گونجاو بۆ کاری هاوبەش دەگرێتە بەر و داوا لە سەرجەم حیزب و لایەنەکان دەکا با سەرنجدان بە زەرورەتی یەکخستنی ناوماڵی کورد لە بارودۆخی ئێستادا هەوڵەکانیان بۆ ئەو مەبەستە بخەنە گەڕ. حیزبی دموکراتی کوردستانی ئێران وێڕای بەرز نرخاندنی یادی دامەزرانی کۆماری کوردستان و پیرۆزبایی ئەو یادەوەریە مەزنە لە گەلی کورد، ئامانج و دەستکەوتەکانی کۆمار بە چرای ڕێگای خەبات و تێکۆشانی خۆی دەزانێت. حیزبی دموکراتی کوردستانی ئێران ناوەندی بەڕێوەبەری گشتی ڕێبەندانی 1403 هەتاوی